محمد رسولنا النبي الأمي المبعوث رحمة للعالمين، خاتم الأنبياء والمرسلين، نور هذه الأمة وضياؤها، وشفيعنا يوم الحساب. سڵاو هاوڕانی خۆشەویست بەخێر بێنەوە ڤیددیۆیەکی تر لە سناوڕەنەر لەسەر داوای چەند برادەرێک کە ئەمە کۆمنتەکانیان دانم دوایی زۆر حەزیان لێبوو کە ڤیددیۆی زیاتر دابنێم جا ئیشەڵا بپی مەجال دایانێم ئەمڕۆ هاتین چاڵنجێکی تری جێبەجێ بکەین بەم سیارە نازانم چوار ڕسمی سوپانەی لەسەر لەوانەیە شوێشتی چاکردنەوانە بێ ئەبێت چوار دانە ببین بە شوێنێکی تر جا پێویستمان بە عاربانێک جێبێ عاربانەکەی لێ زنجیرم بۆ بەستووە مەکینەیەکی بە قووەت و شووتم بەرز کردوێتەوە و هەروەها سرنگیشم بەداناوە لەبەرەوەی ئەگەر بارەکەم کەوتە خوارەوە کێشم بە دروست نەکا ئێتر ئەوە کەوتێتەوە سەر بە قووەتی سیارەکە بڕواایان نەڕە چونکە شوێنەکەشمان تۆزێ سەختە وەک هەموو جارێک سیارێکیشم داناوە بۆ چەقین مۆنیکاکەم بردووە تۆزە بردوومەتە وڵاترە لێ وەسانوتم باش نەوێن نزیک بێگەر چەقی جاواک سەیری ڕێکۆرد بکەم لە بیریشم نەچێت جەماعات خی گەورە ڕۆژێ هەمووتان قوڵ بکات و لە وەک پێشگیریەک بۆ ڤیددیۆکانمان لە سەبسکرایب لە بیرمەکان شێریکەن بۆ برادەرەکانتان جا لێرەوە ڕۆین دەست پێگەنەها بەمە پیشانی شێمە بووە بە سوودان و نایگەم هەنێشت پیشان ناتوانێت بیجوڵێنی ئەوێت لەم ڕێگەوە بڕۆم لێرە چوار دانە هەڵگرم ئەم جەدی چانم لێرە ئاوا بێم و ئەوە قوڕێکی زۆر خورا پیشی تایە ئەم لەم ڕێگە زایگەن چێزە لێرەوە بێمەوە بۆنەوە ئەرە و لێرە هەر چواریاندانی جا ئەگەر زوو گەشتم لێرە چاڵنجێکی دری یەکسەر ئەکتیڤ یەکەم ئەبێ گاز ببم بۆ شوێنەکانی تر جا ئیتر بە دڵی ئێوە حەزەکەن ئەیکەم بە ڤیددیۆیەکی تر ئیشەڵا ڤیددیۆمانە بێ لە مەودووە لێسەوە پاسێریکە ڕکۆرد بکەمەوە چەند جارێک کێشی تێ قوڕەکەی زۆر خاستە جا پێما بکە ئی بە دەبڵ ئەکسل گازی زیادرا یا بۆیە تۆزێ با بڕوازاگم ئەگەر دەزانی ماوەزعەکەی باش نییە لێن بە دەبڵات هێزیگەیان نییەوە بڕات ئەمەش کامێرای ناوە داوای قاچاقتانەکردبوو ئەمە ڕێک قاچاق خەریکە ناڕوان لێیسەوە ئەم بە قوتم کردوینە ناڕێ دەتە ماسیارەی تریە بڵێن ئەم لۆری و گەڵا بۆشتانە ئەی زۆر بەقەدە بەس حەزەکەم هەموو سیارەکان تاقی بکەمەوە هەرجارێ بە سیارێکەینا هیوەیتە هەشت تای پێوەیە هەر ناوەڵسم بەس خۆش نییە گوێرایی شەو بڵێم شەوە لێرە کێشمەوە دروست نەکە چی گیراوەتە دارە ئەو بۆ نەیت ئاجە جابێت لێرەوە ڕێگەیەکی تر بدۆزمەوە چۆن پێشی ڕات شێرە ئەوە چیە چی گرتی
هیچ نبی دەی بڕۆ ئەو دارە گرتوویەتی زۆر ناخۆشە شوێنەکەی وازم ڕۆشت شێتە ئەو دیوەی دەست برە بابە هەر ڕێک بۆ شاخ دروست کراوەنی در بە تەمای چیت سیارە لابین شەوە یاڵا وەرە ئەمە دەرینێ دنیا دەری نایانی سیارەکەتە هەر ئیش ناکە وامەکە ئەوە هەر هەڵی گێڕاوە زام ئاواش هەڵەگەڕێتەوە سیچەوە ئای دیسانەوە ئەم لێ کردەوە دەزم عادێ ساڵێن جا بوو ئۆڕاڵەکە ناوی بارێکی بێ تازە ئەو شتم بێگرون نادەم شتی بێوارکەم ئەوە کێشەکەیە هەرە بێ ئەم ببم جا تازە زانی چێکەین هەر با لێرا بن لەوانەیە ڕاکێشانی پێویست دیسان ئاوڕێن هەتا ئەو شوێنی پێویستێت چیاڵی بەتەمایە نەڕوە بەشە بۆ نەوێ خۆتە بۆ زنجیرانەشە نەمزانیەکی هەروایە نەکەی فرەدارێ عقل لە دارێنێ بێ خۆی گاڵسێنیدە ئای هاوار تەواو کەوت پێشاوە ئەی هاوار جاخۆ ئاوا بێ هەر بێ ڕایکێشم نەکەی برانە ڕۆڵە خەی هەڵگەڕێتەوە ڕێکە تۆ دەین
برە بابا ئەماڵەی هەر ڕوو بەفریتیان نییە. لێرە ئاوای لێگەن چونگەمە تاسکە دەرناکەم لۆلە دەسم چۆن ڕاستیکەوە دێ ئەکەی گیراوە لە پێشەکەی باشت خۆ هینە هەر درێ هەر فێکی ناکەم ئاگام ڕاست بۆ دۆ هەڵ ناگەڕێرا دیسان باشە لێرە دەرچین باش ئەم شوێنە تاسکانە بۆ ئەمانە نابن لێرەوە بڕۆم چاڵنجێکە لێرە ئەوە لێی گەڕێت بۆ جارێکی تر با بڕێن بۆ ئەمە چه خەریکە چقە لەو لێژگەیە ئەخوا قوڕێ پیسە کاتی زۆر ناخۆشە دیزانم ئاوا چۆنە با خۆی وەدەوە دەبڕوە ئاوا گڵۆپی بۆ ئیش پێگەین هێنان بیکەیتەوە سیانزەگە یەکسەر دەچێتە بۆ هەژدە و ئەوا تاریکە کات و دیسان بەس خاڵکە ئەو شتە بگرێت نەک بڵێ زیاتر یعنی یەک داناگرێ ماوە ناڕات تۆزە ڕێگەمان کورد کردەوە 2 دەقەمان کرد بە 1 دەقە جەماعەت گەشتی نێرە ئەو دوام تێکردەوە ناتوانم ئاوا چاڵنجەکەشی جێبەجێ بکەم ئەمە دوایی کە ئەم دوانەی خۆمدایە ئەنجارە ئەوانەکەمە ناو ئەمەوە من ئەلموهیمەی بم شەکەی منی پێ ئەڕوات بەس بە شەرتی هەڵ نەڕژێ یعنی نەکەونە خوارەوە ڕۆ قوربانە
الحمد لله. جا ئەمە دوو ڕێگایە. ڕێگای چەپیان لێژە، ڕێگای ڕاستیش هەمووی بەفرە. من هەر لە خۆ حەڵە بلەم لێژێ حەزەکەم بکەومەوە ڤیدۆکەم تێک بووە. ئینشەڵا ناخزێ هەر لە جێە نەیەڵا قسەکەدا بکەم. باشە کاکە ئێشاڵم بە چاڵنجێ بەجێ ناگەی ها ئاو شتە زۆر چاگی شێکەوتومە دەبەردەمی. باشە یەک سەعاتە شت حازرەکەم ڕێگە جەماعەت گەشتینەوە لای بارە هەڵگەڕاوەکەمان. باشە سێبارێکی لێ وەڵای خەتای ئەم بەردەبوو مامە. ئەها چۆن بەردێگاتاگاتان لێ لایەکی لە عەرزە بڕێ. ئەینا من هەڵ ناگەڕێتەوە با من هەر بەگاڵتەوە بۆ سەیریگە ئەوە لێژ نییە. بەزیتر ڕێک ئەو بەردە تێکیە چاڵنجەکەی تێکیە. ئەمشتە هەڵگرێم ئەو دەبڵی نادام چ سیارەیەکە. جا جەماعەت نەزانم کۆتایی پێبێنم یان یعنی تاوە تێکیە کۆتایی پێێنم ئیشەڵا بۆ ڤیدۆیەکی تر هیوادارم ئەمەتان بەدڵ بوو بێم ڤیدۆیە هەڵ نەگەڕێتەوە. جەماعەتی خۆشەویست هاتینە کۆتایی ڤیدۆکە هیوادارم ڤیدۆکەتان بەدڵ بێ. ئیشەڵا ئەمە بۆ ڤیدۆیەکی تر ئۆڕاڵەکە ئەم دوایی لابم ئەیکەم بە دوای وەکو ئەو گەڵابە یعنی شتی تێگەم ڕێک ئەمەشی لێ بەسین و یەمە لێرە ئەم دوانە بارەکەم هەر ڕێک لێرەوە دەست پێگەم ئینشەڵا. جا ئەگەر بەدڵتان بوو لێرەوە دەست پێگەم یعنی ئەگەر حەستان لێ نەبوو ڕێک ئەمە لابن و دەستکەن بە چاڵنجەیەکی تر یان یاریەکی تر تا ڤیدۆیەکی تر و پارتێکی تری سنەوڕەنەریش خواتان لەگەڵ هەر لە خۆشییا بن. خواحافیز.